لا چوا وەڵی خۆش نابێت کەسی نەدۆزیتم قشتورە نەبێ. ئەرێدایە قات و چاکەتەکەم نەدۆزەوە لەکوێیە؟ کام قات و چاکەتی چی؟ دایگەان لە هەموو ژیانمە هەبوومە یەک قات و چاکەتمە بووە. وەڵاوتمەوە کورد بۆ تۆ یان بە کوڕەکەی پەخشان خات. 8 ساڵانەیەکی هەیە ڕێ وەڵا هێشتا بۆ ئەوشی بەخوا کوردە. یعنی جلی من بۆ مناڵە گێر ساڵان؟ بەخواڵە بۆ هێشتای کوردە هیچی. بەس بزان من نەمێنە مناڵی گەڕک چیەکەن؟ ئەوەیە واز لەوە بێنن چی لە بەرەکەن بۆ حەفلەکە؟ وی هیچم نەکڕیوە ئەوە تۆ بەجددیتە؟ وەڵا زۆر بەجددی. یعنی قسەی من ئەوەنە ڕەواجی نییە کە وتم نە یعنی نە. دایگیان تۆ نازانم بۆ دانوت لەگەڵ ئەو کچە ناکوڵێ. زۆر ناشرینە قژەکەی سوور ناشرین باوکێکی ئیزعاج. خۆمێنم. قسەم لەگەڵ سعدی کردو خۆی گوتێ. کورە سعدی علاقەی ماڵ و مناڵی منی نییە هەر بۆی نەتەداخلیش کات. وەڵا هەیەتی. دەنەخێر نیەتی خۆم پێم و تۆ قسەشم لەگەڵ کردەوەتی من هیچ علاقەیەکم نییە. ئێدە باشە منیش وەکو پیا خۆم بۆ خۆم ئەو مۆزوع حەلەکەم. چۆن حلیەکەی؟ کوڕە نایەنی دایکە تۆش بەخوا. ئەلو چۆنی کامەرانگیان باشی؟ خۆشبی سوپاس. کامەرانەوەی ئەو ڕۆژە قسەم لەگەڵ کردی بۆ گروپە. اینجا وتم ئەگە پاکێجەکەم بۆ بنێری وتت نازان پێتەڵێم. ئەو ئێمە مەسەلەکە هینە شای و ئەوەیە بۆستە یەک دەقا سێ پور سعریان چەنە؟ کاکە نانا بەخوا گروپێکی تر هەبوو داوای 15 کرد هەر پوری من نەمویست. $50 زۆرە. کاکە پێی بڵێ سێ پور $100 بزانە چیڵێ. خاڵ ئاڕۆڵا خاڵێک مێ بەس ئەوە بێ هەیکەل و شتی هەبێ. زمان وەڵا بە عەرەبیش بزانێت جارجار مەسەلێکی عەرەبی تێکە. مام سێ مامیشم ئەوێ. سێ مام بەس سەیکە حەیام نەبێ لەوێ قسەم کرد ئەبێ بڵێن ئەشهەدوو وایە. ئەمە کاک بێژن قسەکانی ئەوەیە مامی محتەرەم. کچە پور دوو دانەمەوێ بەس هەلهەلە بزانن. دەستی شکاوم پورێکم هەیە هەلهەلە ئەزانێ هەلهەلە چۆن بە هەموو تۆنەکان لە دۆ بۆتەڵێ لە ڕێ بۆتەڵێ لە می بۆتەڵێ لە سۆڵ هەمووی بۆتەڵێ بەس چی بکەم نایە. هەلهەلەیان زۆر باش بێ بەس ئەوت بیر نەچێ یەکێک لە پورەکان ئەلەو جەماعەتە بێ کە بنێشت لە دەمیانە دایمان ئەواکەن ئەوەی تیا بێ باشە تاو باوک هیچ نییە بیری باوکی خۆم باوکم نایە باوکم نایە لە چاوم بەرای نایە ئەوسێ ناوچاییکەم ببینم باوکمە بەس باوکی فەیک ئەوەم ناوێ کۆی گشتی سیوەر بەخوا سی زۆرە کاکە وەڵڵی ئەو ڕۆژە لە تەعزەی ئەو برادەرە بووین برادەرێکی خۆم بوو یەک فەوزایە بوو ژن لە خۆیەدا پیا لە خۆیەدا هەمومان چین بۆ بەرەو پیریان کاکە بە خۆتان خۆش بوونەوەنە دوای وتیان کاکە خۆ ئێمە نین خۆ کە سوکاری ئێمە نی وتم چییە؟ وتی وەڵا ئەو ماڵەی ترە وتم ئێوە چین وتیان وەڵا ئێمە گروپێکین بۆ تەعزیە ڕۆین اینجا تیای بوو ئەیوت دوعامان هەیە بە گریانەوە دوعامان هەیە بەبێ گریان لەوێ نیە کە ڕۆڵە بەخۆت ڕۆڵە خێرە بنووسێ تاکەت زۆر بوو ئەوانە هەموو شتێکیان هەبوو قسەم لەگەڵیان کرد بە سەری تۆ بە 20 وەرەقە کاکە تێم بگەن ئەو مەوزوعی چێن بوو؟ نەجارە ڕەحمان لە ئیمان دوو چامان لە بۆ تێکە ئێستا بە ئاسایی تێت دەگەنین وا بەعەزە ئەمن چاتان لۆ تێکەم ئاخت چای چی بێنێم عاجز دەبی برام کورە کاکە تو تێکە ئاخت پێدا نەبی دە تێکە تێدەکەم مادەکە چای چیات؟ نا تێکە دە چاکەی بەتا تووشی بەرای خۆم بوومە لەگەوانە خوایە نا تووشی بەرای خۆ نابی خەمو پورە سەدێکە چای چێدەم چی پێ برم لە چایخانەی چا فرۆشرێ؟ نارێ نا هاوەکە زوو بخۆن زوو هەتا کەس ناتێت باش ئێستا بە قومەش الله لە چای بەتامەی چای مام قادر بەهێرە کاکە ئەستا خۆن وەڵا دەست ڕۆژ هاتم چامان لەکرێ مەمنون کاکە دەبی لێرە چا بخۆنن ئەوە چاخانەی منە زۆر چاکە مام قادری بەتام کاکە بڕۆنە دەرێ کاکە دەبیەوە ئەمن چای چێشی عەزیمم چەند ساڵ لە جادان دەگەڕێمەوە کاکە نابی کە تو لە چاخانەی من چای دەفرۆشی کاکە ڕاوەستنەوە مناقەشەی بمڕێنەوە
كودا بيتن كاكا واز بینە کاکە واز بینە وا چاکە لە خۆرەوە كاكا دي کاکە برای بەڕێز سێ سامان لوتێکە باش شو سێسان لۆ بینە بە کەس شمەرە ئێ جان تێم بگەینە یعنی لێتان تێناگەم لەو مەوزوعین گۆ نازانم چی ئیشەکەم لەوە باسکە چییە؟ ئیشەکە دەزانێت کۆماڵ قادر چییە؟ ئیشەکە ئەوەیە ئەتوو خانی چەندەیە دوو خانیمەیە دوو خانیدەیە ئێ زۆر باشە خانێکیان دەفرۆشین خانێکیان دەکەینە زراعە یەکەچی دەفرۆژن یەکەش کەش دەکەینە زراعە کەچی دەکەنە زراوە نیە بزەبت باشە من چم لێ دەیانێ ئاتوو چ لێ دێ خەمی خۆتە ئاها کاکە ئەمە میوەجات و ئەو شتانە دەچینین خاستن میوەی مانگۆ چییە با دەڕاو نازای جوان تێبگەین کە مانگۆ چییە بانگۆ چییە یاوەڵە ماو قادر ئەمە میوەی مانگۆی دەچینی ئەوە زایسیە ئەو مانگوێ وەچی پەتاتەی نییە خۆ وەچی تەماتەی نیە چیلی بە 1000 و بە 500 بی ئەوە چیلوی بە 10000 ئەتوو یەک و دەی خێر دەکەی لە مۆزوع کاکە چەند زۆرەوە بانگۆ لە بازارێکە کا بانگۆ بە 10000 ڕەحمەتی خواتە لێ کورە والله كاكا ساكا تاغن هذه كاكا واش لا بندي توڕێ برێمە ابراهيم کاکە بینەوە كاكا دي كاكا دي ڕاش باشە ئەو بانگۆیە خێری چییە شەڕی چیە لۆ من شەڕیسیە کورە کاکە ئەتوش پێ دەبی ئەمەش پێ دەبینێ پێ نیشان دەبکۆ مانگۆ شان دەبزانم کۆ شاین دەوە تێناگەوە نارە چییە دە ئەوە هەوە ماو قادر ئەو بانگۆیە کورەوە مانگۆیە مانگۆ بانگۆی سێ ناوەکەی فێر نەبوو ناوەڵادم ئەم بە حیاتم بانگۆ مانگۆم دیتێ حاجە بە حیاتم بانگۆ مانگۆم دیتێ ئەتو ناو بانگت بیستیە نازانم بە کەچی دەچی بە زڵقی دەچی بە تەماتت نازانم بس هەشتا چیا پێ بچاندام ئەوە دەری ئەو بانگۆیە بانگۆت یە بانگۆم دیتێ لە بازارێ ئەو فلیپینی میلپێ بەس مانگۆم نەدیتێ مام قادر دەورەمان دەبی ها لوتومە بەڕاستە دەوڵەمەند دەبم ئەرێ بەخوای دەزانێت چییە ئەتوو دەوڵەمەند دەبی ئەمەش خێر دەکەین ئەتوو ئەو بەزمەی بکە کاکە ئەمە لە بۆستە پەرشتاری دەکەین هەرچ خێرەکە بۆ دەیدەینێت و ئەتوو شتێکمان بدێ کاک ئەمگۆ لەسرم ڕاوەستم با من فکرێکی لێ بکەمەوە ئەو جا ئەمن جوابتان دەدەمەوە باشە زوو جوابتان ئەڵعان دەڕۆم با فکرێکی لێ بکەمەوە بزانم زەرەلمە یا قازانزمە کاکە سەکورت و مختصر عایلێکی پاکێجی عایلێکی محتەرەمم ئەوێ بە 15 کاکە هەفتە دووەکەشی بۆ تۆ تەواوە زۆر مەمنون ڕۆژەکەت پێڵێم جارێ دیاریمان نەکردووە سێرکەش و هەواکەین باشە بە قوربان باشە دڵەکەم باشە یعنی من مقەبام نەموتۆ مقەبای بەڵام دایە زۆر هەرزان دەسم کەوتووە ئەڵێ پوری تایە زۆر لە پوری خۆت باشتر بەجەرگتر دڵسۆزتر بە چەند نیمۆ چەند بە 40,000 ئێتخوا پورە نیعمەت ئیسا بڕۆم بڵێم بە 40,000 وەرە وەڵڵای ئەبێ بای 200 بەس خواردنی بۆ بکردم زەرەرمە جاڵێکی لیمۆ ئەڵێ مامی هەیە لیستەکە پیشان میدا مامی تایە زۆر لە مامەکانی خۆم پیاوتر والله عیبی ئێستا بۆ دەسم کردە گریان شتێکی تری پێوتم وتی پیاوی تایە زۆر لە باوکی خۆتم نەکەی خۆ گوێتان لێ بووە گوێتان لێ بوو ئێسانی مە گروپە پێیا بووە مام و خاڵ و پور و هەموو شتێک بۆ دروستەکە دایک وتم پێویستم بە دایک نییە ئەو سێ پورە دانێکی باڕۆڵی دایکم بۆ ببینێ من دایکم نەماوە دایک لە ژیانی منە ڕۆشتووە دەگوێ بگرە پێ بڵم خۆ مزەفەر منی بینیوە ئێوەڵڵا منش ڕەت پێڵم نەمامیەتی نەپوریەتی نەخاڵەتی ئێمە کەسمان ڕازی نین کوڕم تۆ باشە نازم تۆ بیرە چۆوە کابراسزنی کردی هێشتا شەکەی لێ هێناوە تۆ شیرین و چی چوە بەنە ئەم عیلەیە ئێدە بەو خوایە ئەگەر نیشان بۆ نێنن ئەم وڵاتە جێ ئێڵمەوە گەڕێمە بۆ ئەوروپا بۆ تۆ کوا لە ئەوروپا بووی کاکە ئەوروپای چی ئەو برادەر وشتمەیە لەوێ تۆ قەرەتە بۆ ئەو پەڕێگەی لای تاسوجە و دیبێیتە کوێیتی لەدی ئەوروپای چی نیشا یعنی نیشا والله ناڵم بێ بەم بەروبەر دەرگایە کەوتم نامە یعنی نامەوێت دەڕازی بەدایکە گیان ئەوە تاو کوڕ عاشقی و کچەیتر بۆ وازیا لێ نایەنی کچی خوشکی دڵسۆز بە قوربانە بم هەر بۆ تێنی ئەو منە ڕۆ چاوتان دەرەهات والله بۆ ماڵە نەیتەوە منیش ئەوم ناوێ بە هیچ جۆرێک ئەرێ دایکە بۆ سەرەخەیتە سەرەوە کوڕا لە مشکی خۆتان دەریکەن کەوتم نامەوێ یعنی نامەوێت ئێوە ئەو کوڕە ڕۆژ بۆ شاخ و داخە لیمۆ چیتە 5,000 بە قوربانە بم بڕۆ لا جانتاکە مایەرەودی بڕۆ بیبە وەڵای نامۆ مانێتەوە ئێوە ئەرە لە برسا بوورێتەوە خێراک سەریێتەوە